بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام. دیارە ماوەی زیاتر لە 5 ساڵە من دابڕاوم لە شاشە، کەم تا زۆر جارجار هاتمەتە شاشە، بەڵام ماوەیەکی زۆرە دابڕاوم. بۆی خۆشحاڵم بەوەی کە ئێستا دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست و لە خزمەت ئێوەدا ئەمڕۆ پێشکەشکاری بەرنامەی دوانگەی خەڵک دەبم تاو کاتەی خوای گەورە تەمەنمان پێ بدا و تاو کاتێک کە ئێمە بتوانین شتێک پێشکەش بکەین و تاوەکو ئەو کاتێک کە بتوانین خزمەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین. بەڕێزان و خۆشەویستان، باس و بابەتی ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک بریتیە لەوەی کە بۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق سوودمەت نابن. دیارە خۆتان ئاگادارن کە ئێستا قسە و باسێکی زۆر لەسەر بودجەی عێراق و پشتی هەرێم و بەشی هەرێمی کوردستان و موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان و بەشی پرۆژەکان و بەشی کۆمپانیەکان و ئەمە باس و خواستێکە کە بەڕاستی بۆتە باسی ڕۆژانەی تەواوی دەستگا ڕاگەاندن و نێوەندە سیاسی و کۆمەڵایەتی و لە ماڵەکان و لە کۆڕانەکان و لە دوکانەکان و لە ناو تەکسی و بەڕاستی بچکە خودی بودجە تایبەت ئەنی پەیوەندی هەیە بە ژیانی ڕۆژانی خەڵک. خۆتان ئاگادارن کە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 2003 تا 2013 تا 2005 کە بە تایبەتی بودجەی عێراق یاخود بڵێن دەستوری عێراق دانرا لە 2005 پشتی هەرێم ئەو کاتە لە بودجەی عێراق لە 117 بوو. زۆرترین بودجەش کە بۆ هەرێم هاتبێ لە 2013 بوو کە 190 میلیارد دلار بوو ئەو کاتە بودجەی عێراق. 117 دەتوانم بڵێم نزیکەی 20 میلیارد دلار بۆ هەرێمی کوردستان هات، جگە لەوەی کە لە ساڵانی ڕابردووی بەر لە 2013 بۆ هەرێمی کوردستان و هات و هەروەها جگە لەو پارەیە کە لە حکمی برێمەر و حکم و دەسەڵاتدارێتی ئەو سەرۆکە یەک لە دوایەکانەی کە بە تەناوب هاتن لە عێراق و جا ئەو هەموو حکومەتەی کە یەک لە دوایەک هات. بەڵام لە 2014 گرفتێک بۆ بودجەی هەرێمی کوردستان دروست بوو، لەوانەیە خوێندنەوەی جیاجیای بۆ بکرێ، بەڵام ئەوەی کە ڕوون و ئاشکرای ئەوەیە کە لە 2014 حکومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە نەوت بەخۆی بفرۆشێ و ئابووری سەربەخۆی هەبێ. ئەوە بوو کە تەنها ئەگەر هەڵە نەبم لە 2014 دوو موچە هات یاخود دوو بەشە بودجەی هەرێم عێراق هات بۆ هەرێم مانجی 1 و 2. دوجار بودجەی عێراق بۆ هەرێمی کوردستان بڕا. ئەوە بوو کە حکومەتی هەرێمی کوردستان نەوتی فرۆشت بۆی کە تاوەکو لە ڕێگای نەوت فرۆشتنەوە بژێوی ژیانی خەڵکو و کۆمپانیەکان و ئەو هەموو پرۆژێک کە لە هەرێمی کوردستان باسی لەوە دەکرا پێی جێبەجێ بکەن. کەچی بەداخەوە ساڵ لە دوای ساڵ چۆن دەڵێ گرفتی زیاتر بۆ بودجە بۆ بەشی هەرێم دروست دەبوو لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ئەو پارەیە کە بە حساب خۆمانی دیبووینە خاوەنی داهاتی خۆمان و فرۆشی نەوتی خۆمان و ئابووری سەربەخۆ. ئەو بودجەیە کە لە عێراقش دەهات بڕا. ئیدی تا ئێستای لەگەڵ دابێ کە ئێستا لە 25 سێ نەوت ڕاگیرا و جارێکی تر نەوت تەسلیمی عێراق کرایەوە و کە تا ئێستاش چێبەرچێ و مشتومڕی ئەوە هەیە کە ئەو نەوتە چەند بدرێتەوە چەند نەدرێتەوە چۆن بێ و چۆن نەبێ و ڕۆژانە تقریبا بۆتە ڕۆژانە وەفدی هەرێم دەچێتە بەغدا و دێتەوە و دەگەڕێتەوە ڕێک ناکەون. ئیدی بۆ ئەو حکومەتەی ئێستای عێراق و بۆ پەسەندکردنی بودجەی عێراق کە لە 12/6 پەرلەمانی عێراق پەسەندی کرد بودجەی 3 ساڵی ئێتیحادی کە پەسەند کرا و تیایدا 112.67 بەشی هەرێمی کوردستان دانرا. ئەوەش بە چۆن دەڵێ حسابێکی ریاضیاتی کە چۆن هەرچەند پارێزگایەک چەندی بەردەکەوێت چۆنە بەو شێوەیە بودجەی هەرێمی کوردستان دانراوە کە هەتا ئێستا هەرێمی کوردستان بێڕازی نییە و تا ئێستاش بودجە جێگیر وەکو چۆن دەڵێ بەشی هەرێمی کوردستان وەکو پێویست نەگەیشتۆتە هەرێمی کوردستان. ئەوە جگە لەوەی کە لە ساڵی 2013ەوە لە هەرێمی کوردستان بودجە نەهاتوتە پەرلەمانی کوردستان و کەس بودجەی نەبینیوە و بۆیە کۆمەڵێک پێداویستی خەڵکیش بەڕاستی پەچی کەوتووە. بۆیە من ئەوەی کە بمەوێ زیاتر کە ئێوە قسە لەسەر ئەو بابەتە بکەن تۆی هاوڵاتی پێ دوایە کە گرفتەکە لەکوێیە چی هۆکاری ئەوەیە کە ئێمە نەتوانین سوود لەو هەموو داهاتەی کە لە عێراقا هەیە بیبینین
خۆتان دەزانن کە ملیۆنەها بەرمیل دەفرۆشرێ لە عێراق نەوت بۆ ئەوەی کە پێداویستەکانی گەلانی عێراقی پێدابین بکەن لە هەموو ڕوێکەوە. بەڵام دەبینین بەداخەوە ئەم هەموو نەوت و ئەم هەموو داهاتە ئیتیحادی و نائیتیحادی و ناوخۆیی هەیە، بەڵام دەبینین بەداخەوە تا ئێستای لەگەڵدا بێ یعنی خەڵکێکی زۆر لە ژێر هێڵی هەژاریدا دەژی و خەڵکێکی زۆر بەڕاستی ناتوانانی قوتی ڕۆژانەی پەیدا بکە، خەڵکێکی زۆر بەڕاستی بەداخەوە بەدەست بێکاری بەدەست نەبوونی بەدەست ئەم بارودۆخەنا لەبارەوە دەناڵێنێ. ئەمەش ئەنی سیاسیەکان و خەڵکی شارەزا و خەڵکانی ڕۆشنبیر و خەڵکانی چۆن دەڵێ خاوەن ئەزمون لە عێراق پێیان وایە کە ئەمە نەعەدالەتیە کەوای کردووە کە لەم هەموو داهاتە ژێرزەوی و سەرزەوی و ئەو هەموو داهاتە زۆرەی کە هەیە گەلانی عێراق ئێستا کە بەو شێوەیە بەڵێ ئێستا من هەوڵ دەدەم ناوبڕێک وەگرم و دوای ناوبڕەکە ئینشاءڵڵا پەیوەندەکانی ئێوە وەردەگرین، ئێوە بە پەیوەندی تەلەفۆنەکانتان دەتوانن قسە بکەن لەسەر ئەوەی ئاخۆ بۆچی تۆی هاوڵاتی تاوەکو ئێستاکە سوودمەند نەبووی لە بودجەی عێراق. زان و خۆشەویستان، بەردەوامم لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستدا لە بەرنامەی دوانگەی خەڵک کە بابەت و بابەتەکەمان ئەوەیە کە ئاخۆ بۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند نەبوونەوە یاخود سوودمەند نابن لە بودجەی عێراق کە خۆتان ئاگادارن بودجەی عێراق بودجەیەکی گەلێک زەبەلاحە بە تایبەتی بۆ ئەم سێ ساڵەی کە ئێستای 23 و 24 و 25 کە بودجەیە کە بە حەقەت ئەگەر بێ و عەدالەتی تێدا هەبێ، ئەگەر بێ و دەستێکی پاک هەبێ، ئەگەر بێ و بە شێوەیەکی دادپەروارانە ئەم بودجەیە ئیشی لەسەر بکرێ، بەشی هەر هەموو عێراق دەکا بەش بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵێ دیارە لە بودجەی عێراقا لە بۆ ئەم سێ ساڵەی کە بڕیار دراوە بۆ سێ ساڵ بودجە پەسەند کراوە، دەبینین تەنها بۆ ساڵی 2023 مەبلەغێکی زۆر بەڕاستی سەرسوڕهێنەرە، ئەویش ئەوەیە کە 200 تریلیۆن بۆ ساڵێک بەڕاستی یعنی بۆ ئەم عێراقە ئەگەر بێ و سەیریکەی بە عەدالەت ئیشی لەسەر بکرێ، بە دادپەروەرانە ئیشی لەسەر بکرێ و بگاتە شوێنی خۆی و هەموو ئەو پرۆژە ناتاوانەی کە هەیە، هەموو ئەو پێداویستیانەی کە هەیە، دەبینین ئەتۆ لەو عێراق و لەو هەرێمی کوردستانە ئەگەر بەس بە قسە لەسەر هەرێمی کوردستان بکەین، ینی زیاتر لە 30 ساڵە ئێمە تا ئێستا کە کارەبایەکی تەواومان نییە، تا ئێستا لە ڕووی سوتەمەنیەوە بەڕاستی زۆر خراپە و هەروەها لە ڕووی شەبەکەی ئاوە دەبینین ئەوە ڕۆژانە بە چاوی خۆمان کە خەڵک چەند لە بەربێ ئاوی بێزارە و دەنجی بەرز دەکاتەوە بۆ ئەوەی کە چارەسەری ئەو بابەتانە بکرێ و هەروەها دەبینین تا ئێستا کە خەڵکێکی زۆر لە کرێدایە. ئایا دەکرێت ئەم هەموو پارە و سەرۆت و سامانە لەم وڵاتە هەبێ و خەڵکیش کرێتی بێ؟ بۆ دەبێ وابێ، بۆ بە شێوەیەک ینی چۆن دەڵێ چۆن وجدانیان ئاسوودە دەبێ، دەسەڵاتدارانی ئەم وڵاتە، دەسەڵاتدارانی هەرێم بە تایبەتی چۆن دەبێ ئەوان لە ئەو پەڕی خۆشییا بژین و خەڵکیش لە ئەو پەڕی ناخۆشییا بژی، ئەوان لە ئەو پەڕی ڕەفاهیەت و هەرچی شتێکی کە بیانەوێ ئامادە بێ بۆیان، بەڵام خەڵکیش ئەوەی کە لە سادەترین مافی سەرەتایی ژیانیتی پێیدا نەبێ و چۆن دەڵێ دەستەوەستان بێ. ئەم بودجە زەبەلاحەی کە چەندین ساڵە هاتوۆتە ئەم هەرێمی کوردستان ئەگەر سەرنجێکی ورد بدەین، دەبینین دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام ئێمە با قسە لەسەر ڕابردووی 90 تا 2003 ناکەین بۆ ئەوەی کە لەوانەیە ئەگەر قسە بکەین بڕووبیان و زۆر بێ بۆ ئەوەی کە ئێمە ئابلوقەی ئابووری نێودەوڵەتی و ئابلوقەی ئابووری حکوومەتی عێراقیمان لەسەر بوو ئەو کاتە حکوومەتەکەی سەدام و هەروەها لەوانەیە باسی ئەوە بکرێت شەڕی ناوخۆ هەبوو، یعنی بیان و زۆر بەدەستەوەی بۆی کە
چۆن دەڵێ پینەی ئەو بارودۆخە بکەن کە لە 91ەوە دوای ڕاپەڕی نەمەزنەکە با بڵێن کە بەداخەوە خەڵکێک ئێستا وای لێ هاتووە پەشیمان بێت لەوەی کە لە ڕابردوو لەو ڕاپەڕینە ئەنجامیدا و خوێنی بەخشی و ماندوو بوو بریندار بوو خەڵکی لێ شەهید بوو. بەهەرحاڵ ئەمە قسە لەسەر 2003 دەکەین تاوەکو ئێرە. بۆچی دەبێت دوای ئەوەی کە ڕژێمێک ڕووخا بە حساب دەبێت دەسەڵاتێک بێتەکایەوە کە ئەم دەسەڵاتە هەموو ئەو گرفت و هەموو ئەو ناخۆشی و هەموو ئەو دادەسەرێکە گەلانی عێراق بینیان بەدەستی ڕژێمەکەی سەدامەوە هەر لە چیمیا باران و هەر لە ئەنفال و هەر لە کۆڕەوەکە و هەر لە ئەدامکردنی خەڵک و بەڵێ پێیان وابوو کە ئیدی دوای ئەوە ئەم ڕژێمە ڕووخا دەسەڵاتێک دێتەکایە و کە ئەو دەسەڵاتێک دەبێت دەجێی داخوازی خەڵک دەبێت. بەڵام بەداخەوە وا دەرنەچوو هەر کەسە و هات و هەر بۆ خۆی و بۆ حیزبەکەی خۆی و بۆ خانەوادەکەی خۆی. بەڵام ئەو خەڵکەی کە چەندین ساڵ بوو لە دەردەسەریدا بوو دوای هەموو ئەو دەردەسەری و ناخۆشیە پێی وابوو ئیدی دەگاتە لێواری ئەمان. بەڵام بەداخەوە وا دەرنەچوو ئەمەش جێگای دڵتەنجیە، جێگای ناخۆشیە، جێگای نیگەرانی خەڵکە. بۆ دەبێت دوای هەموو ئەو مەینەتی و ئەو هەموو ناخۆشیە ئێمە جارێکی تر هەمان مەینەتی ببینەوە بەڵام بە شێوازێکی تر. ئەگەر سەدام حسێن لە ڕابردوو خەڵکی چیمیا باران دەکرد و خەڵکی ئەنفال دەکرد و خەڵکی زیندە بەچاڵ دەکرد، ئێستاکە بە شێوازێکی تر بە هێنانی دەرمانی ئەکسپایر، بە نەبوونی پێداویستەکانی ژیان، بە ئەو هەموو دەردەسەری کە ئێمە ڕۆژانە دەیبینین لەو کەمی خزمەتگوزاریانە، ئەمە شێوازیشی ترێ لە کوشتنی میلەت، ئەمە شێوازیش ترە لە ئەزیێدان و ئازاری میلەت. ئەمە لە کاتێکدایە کە پارەیەکی ئەوەندە زۆر هەیە دەتواندرێ خەڵک لەو پەڕی خۆشییا بژی. عێراق وڵاتێکی دەوڵەمەندە، عێراق وڵاتێکی بەڕاستی پڕ لە خێر و بێر. بەڵام بەداخەوە کە تا ئێستاکە دوای هەموو ئەو نهامەتی بەسە ئەو میلەتە هات لەلایەن ڕژێمی سەدامەوە لە 2003 تاوەکو ئێستاکە دەستێکی ئەمین، گروپێکی ئەمین، ینی خەڵکانێکی دڵسۆز بە وڵاتە بەداخەوە تا ئێستا وەکو پێویست نییە و نەبووە و نەهاتوونە تاوەکو برینی ئەو خەڵکە ساڕێژ بکەن، تاوەکو هەموو ئەو ئەزیەت و ئێش و ئازار و ناخۆشیانەی کە ئەو ملەتە بینی لە بیری بەرنەوە بە هەرچی کاری چاک و بە هەرچی کاری باشە. لە عێراقدا ئەوەی کە سەیرە دەبینین تۆ لە وڵاتانی دنیا هەموو خەڵک یعنی بە شێوازێک لە شێوازەکان دەبینی هەوڵ دەدا بۆ دروستکردنی حکوومەتێک تاوەکو لە ژێر سایەی ئەو حکوومەتەدا بتوانێت بژی. هەموو هاوڵاتیانی وڵاتانی زۆرێک لە وڵاتانی دنیا کار دەکەن بۆ هاتنەدی حکوومەتێکی ڕەشید و ئەو حکوومەتە دوجار بە ئیخۆیان دەزانن و ئەو حکوومەتەش خۆی بە حکوومەتی خەڵک دەزانێ و هەمووشیان هەوڵیان بۆ ئەوەیە کە ئەم حکوومەتە لە جگای داخوازی خەڵکی وڵات بێ. بەڵام بەداخەوە لێرە عکسە دەبینی لە وڵاتان حکوومەت لە خزمەتی خەڵکە، حزب لە خزمەتی خەڵکە، یعنی داهاتی وڵات لە خزمەتی خەڵکە. ئیدی بەڵێ کاک دارە عەلی لە سلێمانی. بەڵێ کاک دارە. بەڵێ کاک دارە. ئەلۆ ئەم کاتە باش. ئەلو گوێ لێمە؟ کاک دارە. ئەلو گوێم لێ نێنە کاک دارەی. ئەلو گوێ لێمەکە؟ ئەلو گوێم لێ هیچ نییە. لای ئێوە خەلەلێک هەیە چایکەن. بەڵێ. ئەلو بەڵێ کاک دارە گیان بەڵێ فەرموو. گوێ لێمە؟ بەڵێ کاک دارە فەرموو. ئەم کاتە باش برا. ئەم کاتە باش بە قوربە. زۆر سپاس بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. وەڵای تەوەرەکە لەسەر بورجە بوو ئاگام لێ بوو لە سا حەڤە لە 2014 بڕا ئاگام لەو بەرنامە بوو تۆ دەستمە سەری. جا لە سا حەڤەکەی ئەو کاتەی کە لە سا حەڤە هات بەڕێزمان جەلال کردی. تەنانەت لەگەڵ مالیکیشا بوو بەشەرە نەسەر لە سا حەڤەکە. کەمال جەلال لە خۆش کەوت لە سا حەڤەکە بڕا. ئەگەر ئاگاتان لەو مۆزوعە هەبێت. تەوەرەکە لەسەر بورجەکە بوو. ئەگەر تۆی هاوڵاتی کاک دارە، تۆی هاوڵاتی بۆ سوودمەندی. لە بەغا پێشمەرگە بوو. بەڵێ. لە سا حەڤەکەی بەڕێزمان جەلال کردی. کاک دارەجان. کردیان و ڕۆیشت ئەوە بابەتێکە بۆتە بەڕابردوو. ئەمە قسە لەسەر ئێستا دەکەین کە ئێستاکە
هەردوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان حکوومەتێکیان هەیە و وەفدی ڕێک دەخەن دەچن لە بەغدا قسە دەکەن بۆ ئەوەی کەوا بەشی هەرێمی کوردستان بێنن. ئایا بۆچی ئێتا ئێستاکە ئەم بەشە نەهاتووە ئەم پشکە نەهاتووە؟ ئایا ئەوە خەتا لە ئێمەیە کەم و کوڕێکە لە ئێمەیە وەکو هەرێمی کوردستان یانەوەتە حکوومەتی عراقیە نایەوێت کە بەشی هەرێمی کوردستان وەکو خۆی بنێرێ و ئەوەی کە حەقیقەتە و ئەوەی حەقە بینێرێ؟ بۆچی ینی خەلەلەکە لەکوێیە کەم و کوڕێکە لەکوێیە؟ خەلەلەکە لە ئەندام پەرلەمەکانی خۆمانە کە یەک ناگرن یەکگرتوون بەڵێ ئەوەیە کە یەکگرتوونی نەگرتوو بینە لە ساحەفەکانیان بەس یەکگرتوونی ئەو سەردەما هەمووی یەکگرتوو بوو بۆی لە ساحەفەها پارتی یەکگرتوو بوو حزبەکان هەمیان یەکگرتوو بوون بەسا یەکگرتوونی یعنی کەواتە لە پەرتەوازایی ئێمە زەرەرمان کردووە. لە پەردەوازی بەڵێ لە زەرەرمانە زۆر زۆریش لە ساحەفەکەش تا ئاوا بڕات. بەڵێ کاکدارە گیان زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. ئەو مشتومڕێی کە ئێستا هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و هەر چەند ڕۆژێک وەفدێک دەچێتە بەغدا بۆ ئەوەی کە بودجەی هەرێمی کوردستان بنێردرێ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستانیش بتوانێت هەم موچەی پێدا بەشکا و هەمیش و هەروەها بۆ پرۆژەکان بەکاری بێنێ. گرفت هەیە لەوەی کە ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان نەوت دەردێنن ئێستا و بڕیاری شەکە ئەو نەوتە لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ کە بە بازاڕکردنی نەوتە کۆمپانیایەکی عراقیە حکومیە لە ڕێگای ئەوە بنێردرێ. بەڵام ئەو کۆمپانیانەی کە لێر نەوت دەردێنن ڕازی نین بەو نرخەی کە کۆمپانیایەک لە بەسڕ نەوت دەردێنێ. ینی دەڵێن دەبێ ئێمە جیاواز بین ئەو نەوتەی کە ئێمە لێرە دەریدینین تێچوەکەی زیاترە جا ئەوە وایە وانە دەگەڕێتەوە بۆ خۆیان ئەوە بەشێکی گرفتەکەی ئەوەی کە ئاگادار بین تاوەکو ئێستا و کە باسی لێوە دەکرێت بەشێکی ترکە باز لەوە دەکرێت. بەڵێ مەرحەبا. بەڵێ مرحبا دیانەکەم مەرحەبا بە قوربان. لەسەر ئەوەیە زانی چۆن ئێمە بەنسبەت من خۆشی قدیم من خزمەتم بووە بەڵام باسی ناکەم لەگەڵ کاسی محەممەد بەرزنجی بەڕەحمەتی کاتێکە تازە پەیدا بوو مەلا عەلی بیارەوە ڕۆیشتی لە دەرەوە و چەند کەسێوە حاصلەتر مهم سەوانە وای پێات بەس من ئەمەوە دوو کەلیمە قسە بکەمەوە ناوێ هیچم ناوێت زانێ محاشی تەقاعدی ئەمە من کۆن تەقاعدم لە 75 جار تەقاعدم 220 وەرەگرم ئەم نەوەی نوێ هەرەوەی پاشەکەوتی موچێ بەڵام ئەمەوێ بە ئێوە بڵێن ئێوە داوایە بکەن ئەم محاشە داوێت تەقاعدەکان داوا بکەن ئەم 220 تاکەی 220 بەس ئەوەندا. کاک مقداد لە عێراق تەقاعدی خانەنشینی لە 400,000 کەمتر نییە. ئەوێم ئێمە هەر 200 بۆ هیوادارین کە دوای ئەوەی کە بودجە تەواو کێشەی بودجە تەواو بئیدی هەندێک شت هەیە کە دەبێت وەکو بەغدای دەبێت. بەڵێ حتمما ناکرێت تۆ بودجە لە عێراق بۆ بێ کەچی لێرەش لە هەرێمی کوردستان 500,000 نەبێ 200,000 و 300,000 و 250 و 150 خانەنشینی بێ بەڵام لە عێراق کەمترینەکەی 400,000 ینی کەمترین موچەی خانەنشینی لە عێراق 400,000. من لە 75 تەقاعدم قوربان لەبەر ئەوە من مەبەسمەوە نییە مەبەسمەوەیە من داوا لە هێناسیەکەن ئەوان چکووانیش ڕاستمالن هەر باسی تەقاعدەکە ناکەن کە مەعاشمان وەکو بەغای بێت هەر ئەوەندە قوربان. کاک مقداد تۆ وەکو هاوڵاتیەک ینی ئەوەی کە گوێت لێ دەبێ ئەوەی کە دەبیستی ئەوەی کە ئاگادار بی پێ دوایە ینی هۆکارەکەی چییە ئەو ڕێک نەکەوتنە بۆچی ئەو بودجێ نایە بۆچی ینی مەسەلەکە چییە ئایا خەلەلەکە لە ئێمە لە هەرێمی کوردستان یاخود لە بەغدایە؟ شتەکەش لای خەلەلەکە لە هەرێمە. بۆچی؟ ئەمان لەگەڵ نادەن بە بەغا بە پاشەکە نادەن هیچ نادەن بە بەغا ئەوانی سەر ئەمانی سەری وایە تەقاعد بە هیچی نەکرد بە ملیۆن هاوەرەگرن زەمە بەسمەوەیەوە زۆر هینیچیایە عادەمیان کرد بە عەماشۆل جەماعەتی ئەوەی ڕەهی یابێ بۆ پارتی یەکێتی ئەوەتەوە وەڵام من خەلال بۆ ڕەهی بۆ نەوەی نوێ بەڵام نەوەی نوێ مادام باسی ئەم تەقاعد هەیە مەیەکرد منی سەدڕم گۆڕاوە کۆنە خزمەتم لەگەڵ کۆمەڵایە هەر لەگەڵ کۆمەڵە بێتە قوربانتان دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس بە قوربان. زۆر سپاس. مەسەلەی ئەم گرفتانەی کە هەیە کە باز دەکرێت یەکێکی تر لەو گرفتانە ئەوەیە کە ژمارەی ڕاستەقینەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە گومانی لەسەرە کە بۆچی
لەبەرچی چۆن ئەمە دەبێت یەکلا بکرێتەوە داهاتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی داهاتی ئیتحادی هەیە و داهاتی غەیری ئیتحادی هەیە بۆ نمونە مەسەلەن باجە و گومرگە و فڕۆکەخانەکانە و ئەمە بابەتێکە و هەروەها داهاتی ناوخۆش بابەتێکی ترە کە دەبێت نیوەی ئەم داهاتە بگەڕێتەوە بۆ بەغدا ئایا ئەمە چۆنەوە بە چ شێوەیە کە چۆن سیغەیەک دەدۆزنەوە بۆ ئەوەی کە قەنەعات بە بەغدا بێنن بە هەر حاڵ زۆر بابەت هەیە کە بە تایبەتی کە لە هەرێمی کوردستانە تا ئێستا کە یەکلا نەکراوەتەوە ئەم 6 مانگە بە تایبەتی ئەو 6 مانگەی ئێستا ئەمە تێمان پەڕان لە ساڵی 2023 دەبێت ئەوەش پاکتاوە بکرێت دەبێت ئەمەش یەکلا بکرێتەوە کە چەند پارە هاتووە و چەند لێرە داهات هەبووە و چۆن بووە چی نەبووە دەبێت ئەمەش یەکلای بکرێتەوە و پاک چۆن دەڵێ پاک نووس بکرێ و بدرێ بە عێراق و ئەو کاتە ئەوزە عێراقیش بڕیاری خۆی لەسەر بدە بە هەر حاڵ لە هەر وڵاتێکە ئەگەر حکوومەتێکی دڵسۆز حکوومەتێکی بەڕاستی ڕەشید حکوومەتێکەوە بێوێ هاوڵاتەکانی دڵخۆش کە ینی هەموو هەوڵێ دەدا ینی تۆ هەندێک وڵات هەیە ئەگەر سەیریکەین دەبین ئەو وڵاتە لە چاو هەرێمی کوردستان ئەسڵەن داهاتێکی ئەو تۆی نییە بەڵام دەبینی هاوڵاتیانی لە خۆشگوزەرانیدان بەڵام دەبینی وڵاتێکی جوان و وڵاتێکی ینی خاوەن سەروەری و وڵاتێکی زۆر ینی خزمەتگوزاری زۆری تێدا بە هاوڵاتەکانی ڕەغمی ئەوەی کە دەبینی بڕۆ سیر کە داهاتێکی ئەو تۆیان نییە بودجەیەکی ساڵانەی لە چاو ئێمە وەکو پێویستیان نییە بەڵام بۆ دەبێت ئێمە ئەم هەموو سەرۆت و سامان و ئەو هەموو پارە و ئەم داهاتە هەبێ بەڵام ئەوە حاڵمان بێ یعنی ئەگەر تۆ سیرکە ئێستا لە ڕووی پەروەردەییوە لە ڕووی قوتابخانەوە یعنی سیر کە پۆلەکان چەند قوتابی تایە بۆ نمونە لەوانەیە ئەگەر مبالغە نەبێت تا چل قوتابی تیا بێ ئەلەوانەیە زیاتریش هەبێ ها باشە ئەمە حاڵی پەروەردەت فەرموو کەرتی تەندروستیت یعنی بۆ نمونە ئێستاکە لەبەر ئەوەندەی کە نەخۆشخانەی تایبەت کراوەتەوە کەرتی گشتی کەرتی حکومی ئیهمال کراوە و بەڕاستی ئەوەی کە سوودیش دەبینێت لە کەرتی گشتی خەڵکە چۆن دەڵێت دەخل مەحدودەکەیە خەڵکە کەم دەرامەتەکەیە ئەوە ناتوانێت ینی ئەگەر نەخۆشیێکی هەبێ ئەگەر نەشتەرگەریەکی هەبێ ئەگەر پێداویستێکی تەندروستی هەبێ ناتوانێت بچێتە نەخۆشخانە ئەهلیەکان ئەی باشە چی بکاتن کاتێککە نەخۆشخانەی ئەهلی پارەکەی زۆر بێ و نتوانێت بچێ و لە نەخۆشخانەی کەرتی گشتیشە وەکو پێویست نەبێ نتوانێت سارە بکە ئەی ئەینە المەفەر بۆ بڕوا چی بکە بۆیە بەڕاستی بەداخەوە دەڵێم ینی لە هەرێمی کوردستان ماومانە هێشتانێکینێ کە ئێمە بڵین بە تایبەتی حکوومەتێکین کە دەتوانین لەسەر پێی خۆمان بوەستین و خزمەتی خەڵکی خۆمان بکەین تەنها حزب لەسەر پێوەستاوە تەنها چینە خەڵکێک لەسەر پێی خۆی وەستاوە بەڵام ئەوەندە گرنگی بە ژیانی خەڵک نەدرا و ئەوەندەش گرنگی بە ژیانی خەڵک نادرێ لەوانەیە ئێستا خەڵکێک بپرسێ بڵێ زەحمەت نەبێ ئەدی تۆ نابینی چاود نابینی ئەم هەموو جادە و ئەو هەموو بینا بەرزە دەی منیش دەڵێم بەڵێ جادە دەبینم و بینای بەرز دەبینم بەڵام منیش پێت دەڵێم ئایا ئەم جادانە و ئەو بینا بەرزانە چۆن کراوە و بە شێوەیە کراوە و چێ سوودی دەبینیە بە تایبەتی بە دەرەجەیەک و هەروەها ئەو بینا بەرز بینا باڵا بەرزانە ئیچێن و هەروەها من دەڵێم دەپرسم دەڵێم باشە ئەی زەحمەت نەبێ کوا کرێنشینەکان کەم بوونەتەوە کوا ئەو نەخۆشیانەی کە هەیە لە کەمبوونەوەدایان بەداخەوە لە زیادبووندایە ئایا ئەو ساڵانەی کە خەڵک دەناڵێنێ بەدەست دەرمانی بەسەر چوو بەدەست دەرمانی گرانەوە کوا وای لە هاتووە خەڵک ئێستا کە ئاسوودە بێت کە دەرمانی هەرزان دەستکەوێ و یاخود دەرمانی ئەکسپایری نەدەنێ ئەوە جگە لە خواردن کە ساڵانە بە چەندان هەزار تەن خۆراک لە تورکیا و لە ئێران دێ کە لە سنوورەکان دەستی بەسەردا دەگیرێ بەحسا ئەی دەبێت چەند ئاودی و بێت چەند بگاتە ئێرە و ببێ بە ژەهر بۆ ئەو خەڵکە بەڵێ بەڵێ کاکە گیان سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه دیمانە بەخێر بێ کارمەندێکی تازەی ئینشاءڵڵا بەرنامەکانی جوانە بێ و تێروفڕە بێ و هاوکاری ئەو کەسانەی کە پەیوەندیەکەن خەڵەتێکە شتێکەکەن بۆیان ڕاستکەیتەوە دەوەرەکەمان لەسەر ئەوەیە کەوا خەڵک بۆچی سوودمەندیە لە داهاتی وڵات بەڵێ لە بودجەی ئەم وڵاتە لە بودجەی ئەم وڵاتە ئەی باشە خەڵک سوودمەند دەبێت لە قورئانە پیرۆزە ئایا خەڵک سوودمەند ئەبێت لە غەڵەتێک کە کردوێتی و دوایی نەیکاتەوە عەزیزەکەی من ناوی خزمەتێ من ئەنوەر کاگە ئەنواری سەڵام منەوەرە بیەوە لە نورەوە هاتووە ساڵە ئەنوەرگیان عەزیزەکەی من دارگوێز گوێز ناگرێ بەڵێ ساحەبی بەڵێ بێ
دار خورماش خورماگرێ ئەم میلەتەش بەرەکەی و حکومەیە خەتای خۆیەتی کاڵا بە پێی باڵە جۆ لەمانی خۆتە ئاها خەڵک خەتایەتی بزانە نوێژەکەی خەلەلی تایە حەجەکەی خەلەلی تایە زەکاتەکەی لە شوێنێکی خراپ و پایەکە و دەریەکە عزیزەکەی من ئەمە گرنگە خەڵکە بێ خۆی ڕاستکاتەوە بۆی لهم في دنيا خزي وفي الآخرة لهم عذاب أليم أو شمولينك أو بعد من حزم كر بابتي كباس كم لم شوانا ما مسا علي بابير خواي جورة تمني دريش كم ما شاء الله تمني هو بوزواني ما وتوا زور ورد كاريا كلا إيش كانيا لقص كانيا بدل ما بيكر على أساس قديم وتوانا فرا أفراد لفراسو خلق بوا أما راس كردوا بلان تفصيليات وزيوتي وكو فراسو وايا ناوسەکە پارێزێ دڵە پارێزێ ئەوانەی کە لە پشتەوەی پەراسوی پارێزێ ئافتەتیش ئاوایە بۆ پیاو بەڵام من ئەڵێم هەتا و تەفسیلێکی نەکردە چونکە 1500 ساڵ لەمە و پێش تقریبا 16-17 جیلەکە قسە گۆڕانکاری بەسەرایە خوای تەبارەکە وتەعالا فەرمێ من تاع الرسول تاع الله ئەوەی گوێڕایەڵی پێغەمبەری گوێڕایەڵی خوای گەورێ گوێڕایەڵی پێغەمبەری عین گوێڕایەڵی قورئان جۆ لەمامی خۆتە بەڵام كاغن ولا قال ما بي بله انا حبيب الله بي بيام مبرا عزيزك من خوي تبارك وتعالى رزي لافرنا وزور كاتيك حضرتي ادم خلقك على بحر حزكم باسي سروكم او بيامك سروتينا قال اخوار ويستيناغا بطل بس واني بكامل داي حوالينا وتدروا وكبري كنت يا هبير كنت تري لبين تدروا والله ما ورزيك خوي قوري يا بيتي با افراد بۆ هەموو ئافرەتانە کایەتی بەدایە حەوا بۆ هەموویەتی کایەتی بە حەزرەتی ئادەم بە هەموویەتی یا هەردووچیان عەزیزەکەی من خوای تەبارەکە وتەعالا فەرمێ وقلنا يا آدم اسكن أنت وزوجتك جنة فكل حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين دایە حەوای تەسلیمی حەزرەتی ئادەم کردووە پیاوە ژن بەهای هەیە نرخی هەیە لای خوای گەورە بەڵام ئەو ئەمرەی کە پیاوچێ بەجێیەکە زیاترە تا ئافرەت ئەمرەکان لەسەر پیاوە زیاتر کاکدارە نازم بڵێم کاکدارە بڵێم مامدارە وەڵا کاگەڵی داراڵێ حەزەکەی ئەلفەکەی ئاخری بڵێ چێڵێ بڵێ تەمەنت چەندە مامدارە 53 ساڵ قوربان تەلەبەی سەناعەم ساڵی 87 لە سەناعەی سلێمانی لە قسمی مەعادن بووم بەڵێ کاکدارە جان سیاسی بووم کاکدارە تۆکو هاوڵاتیەک قسەکانی خۆت کرد بەڵام من پرسیارێک لێ دەکەم حتمما ئێمە وەکو مرۆڤ کەم و کوڕیمان هەیە گومان لەوەدا نییە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا تۆ پێ دوایە ئەوەی کە ئێستا هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئایا ئەمە هەڵەکە لەکوێیە کەم و کوڕەکە لەکوێیە خەتایەکە لەکوێیە کاکە گیان بە کوردی بەساقم خوای تەبارەکە وتەعالا فەرمێ وما خلقت الإنس والجن إلا ليعبدون تۆ باش بی بوجە دەبێ داهاتە دەبێ بوومە لەرزە لێ نایە وشکە ساڵی نابێ عەزیزەکەی من ئێمە بەوە خەڵق بووین ئەمە حکوومەتە وایە نەوە درۆی قفڵەکەی گیرایەوە نەوەڵا غاز وای لاو نەوەڵا کارەباوە بابەجان 6 کەسن یاری بە ئەقلی 6 ملیۆنەکەن خەتای خەڵکە بەس حەزەکەم خوا قسێتەوەکەم تیکێنان هەبێ ئەژیت بەڵام ئەوێ باسی ئەو ڕێزەکەم کە خوای گەورە بۆ ئافرەتی داناوە دوای خوای گەورە فەرمێ فتلقى آدم بكلمات من ربي فتاب عليه أي باشي داي حوا بوناكا كأوش لدارك إخواردوا إن جاء دواء ولا سرتوي خواي جورا فرمي أي آدم بشبغي حشر دكين أي بو شيء برامبر داي حوا يجناله كواتا آفرت خواي جورا بنرمونياني داينا وبسواني داينا سكن في مبرة وركب بابت يترحم يسيتو سر قرآن يكلو في كلي مكان بله دستكان بله با توابكم بله عزيز بله بله توابكم با توابكم انجا دعاء و تماشاكي كخوي تبارك وتعالى شنك حضرتي تسليم حضرتي آدم كروسنا ناوبر كاو برفرسا امرو تو برفرسي برامبر بخوت وقبرك وقيامته امامن اما خيزاني مام دارا جان اما دودراسي اما فلاني كاك دارا اما حياه مشاري اما ولاتي اما لتاك فردك ودستيك کاک دارە من سپاس دەکەم با بۆ زارێکی تر بێ بەڵام پەیوەندیتر هەیە بە زۆر ڕایان نەگرین من سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ بەڵێ 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 بەڵێ
بەڵێ فەرموو. بەڵێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بەڵێ فەرموو. بەڵێ کاک ئەحمەد. قسەی و بەڕێزی پێشخۆم ئەمجارە وڵات جارێکیان کۆمەڵێک خەڵک خزمی کەسێکیان هەبوو چوە تیان پشتی شکا بوو وڵا خەڵک کەسەکەش بەیانبەر حملای جوانکاری دیسیان بۆ کرد بەس نازانم نامجارە باسی ژن و حەزەوی حەوا دەکرد و تەورەقی باسی بودجە و ئەو بابەتانە بوو نازانم هیچ وەڵا حەزم نەکرد دڵی بشتێنم یعنی ئەوەی کە کاکە جارێک برا من 9 دقیقە سەخەتماوە جارێک بێن کابرا قسەکان نازانم باسی چیەکە قۆزنی بەعەیەزت زیاتر کاک ئەحمەد قسەکەت جوانە دەستەکانی خۆش بێ کاک ئەحمەد من لە تۆ دەپرسم بەڵێ بۆچی هاوڵاتیانی هەریش کوردستان سلمەند نابلا بودجەی عێراق تەواو وەکاری سەرەکی حکومڕانانی هەرێمی کوردستان سەرەتا ئەمە یەک بۆ حکومڕانێک ئەوانێکی ئێتەمەنچاکە جام من و تۆ خۆپاس ساڵی 65 حەفتا ناکەین من و تۆ لەگەڵ هەرێمی کوردستانە ژیاوی ساڵی 2004 5 و 6 و 7 و 8 و 9 و 10 و 12 زەمان لەهاتە بۆ من و تۆ دوێنێ بووە ئێمە لە عێراقا دیارێک دەهات بەو دیارە بەشێکی بۆ ئێمە دەهات زۆر پیاوانە وەرمان دەبێت وەرە من تا دیارێکمان نەبیستووە بەڵام خەڵکی تۆ ئەوەیان دەکەن هیچ ئیسفادەم لێکردن واتە خەڵکی کوردستان عام کەم تا زۆر ئیسفادەی لێکرد بەوەی کرد بۆ بچەوە ڕائێوەزی بەخێوە بێت بەڵام هاتن بەڵایەکیان توی خریمیان نەئابووری سەربەخۆ کۆمەڵی خەڵکی سەفەقی سقوط و نەزان لە بواری ئابووری و حکومڕانیدا ئابووری سەربەخۆی ئەم ئابووری سەربەخۆیە لە 2004 بۆ 23 9 ساڵە لە ماوەی 9 ساڵەیە ئێمە نازانم چەندین میلیۆن بەرمیل نەوتمان فرۆشتووە کەچی هێشتا قەرزارین 30 میلیۆن میلیارد دلاری قەرزارین هەرخوا ئاگادارە لەو دەمەوە یەکمان نەخواردا یەکمان نەفرۆشتایە هەر ئەو 30 میلیارەمان خواردن یەک یاریگەمان نەخواردووە خوا ئاگادار نازانم ئێمە نەرخمان کڕیوە فرۆشتووە ئەمە یەک حکومەتی عێراقی بەڕاستی دەزم ئێستا لێمان ئینسان بە ئینساف بوو حکومەتی عێراقی لێمان تەڵەی بۆ دانە عێراقی دەوێت بەڕاستی ئێمە بتوێت باوچیەوە بە تەواوی تەسلیم بین وردەوە دەواتە ڕۆشن چێوە کارە کاک ئەحمەد چێوە کارە بۆی کە گەیشتە و ئاستا تەنها کوڕی فەقیر ئاگادار بە کوڕی دەوڵەمەند ئەیبینی و هەر تەمەند درێژ بەس کوڕی فەقیر بڵێ تاوانبارە كل الفقير ده بيرمرجع وتقال كل فقير ده كل الفقير بيرمرجع يبقى كتار بنا سواء كل الفقير يعني أجل كل الفقير ده بيرمرجع تبوي أو ناس وانا من شو تيجي توانيها ولا شيء أبوه تكاني بيرمرجع وعساين شو تو تيجي بهذا كده أجل شو كل دولة ما دي جاوا قايد لبيها من كل الفقير يا كل الفقير فقير يا أبوي كاشي من نفس يقول كان بيانا جو ده ابن تيمية أبي من تيمية الشريساي بيدرن كت بتقولك بعض الدريم لكن دي كان بلسان أو يجي في كده دي كمان خلاص جبت أنا بيا شر زين زمان يقول ده شخص كان يقول يا الله أعلم أبيا دكتور دارين سدد كوزات توصل تجوك كم بالشلاء يعني ده كان كان لبشيء ده يا مديا إمام زين توصل حقي بلام يما كنا عبار زبين يما كأبي أجي بخين ومسوى دقيقة دي قسم بخواجي ولا كنا عبار أجر إيوا كم خشاب وندن وكم تربي إلا بشيء أنت أعرف خشيب. بله دست كانت خوش. والله كوري فقيري تاعهم بارا كوري دولة من دي أي بني والربي كبر يندريسه كل هذا. زور سباس دست كانت خوش زور سباس. بله. 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 ئەوەی کە باز دەکرێت لە مەسەلەی بودجە کە بۆچی تا ئێستاکە لە هەرێمی کوردستان خەڵک سوودمەند نەبووە لە بودجە جارێ خۆمان وەکو هەرێمی کوردستان لە 2013ەوە بودجە نەهاتوتە پەرلەمانی کوردستان تاوەکو بزانین داهات چەندە خەرجی چەندە و بۆ پرۆژەکان چی خەرج دەکرێت چی خەرج ناکرێت لە چیا گەندەڵی دەکرێت لە چیا ناکرێت و لە کوێن ئەمە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو ئەڵێن بۆچی هەوڵاتی هەرێمی کوردستان سوودمەند نابن لە بودجێرە بەڵێ مەرحەبا لێبێ مەرحەبا بە قوربان سەرچاو بەڵێ کاک عومەر
ئەڵێم ئێمە فەزیر مەڕۆ لە کوردستانی ئێمە خانوشینێک کابرا 220,000 وەرەگرێ لە 25,000 خزمەت. بەڵێ بەڵێ کا عومەر گوێم لێتە کەچی ئەمان ئیسبایی باشم بۆچی خانوشی عێراق بۆچی وایە و خانوشی بۆ معاشی وایە. تۆ پێ دوایە کە هۆکار چییە تا ئێستا تۆیەکی وەکو هاوڵاتیەک تاوەکو ئێستا سوودمەند نەبووی لە بودجە، ینی تاوەکو ئێستا ئەو هەموو داهاتەی کە لە عێراقەیە نەتواندراوە ینی پێداویستەکانی تۆی هاوڵاتی دابینکەن. نەوەڵا سوودمەندی چی بوو تا سوودمەندەکە ئەوە خانوشینەکەی کە مانگی 6 دێنێ و مانگی 6 دێنێ و مانگی وا مانگی 8 چی سوودمەندی هیچ سوودمەند وەڵای لە ماوەیە دامایی نەبێ هیچی کەوان نەبێ لەمانە. بەڵێ دەستەکانت خۆش زۆر سپاس کە عومەرجان زۆر سپاس زۆر سپاس. بەڵێ لە 2013ەوە تا ئێستاکە بودجە نەهاتوتە هەرێمی کوردستان، ینی بودجەی هەرێمی کوردستان نەهاتوتە پەرلەمان بۆ یەک تاوەکو پەسەند بکرێ و ساڵ بە ساڵ و یاخود باز لە ئەو پێداویستیانە بکرێت کە خەڵک پێویستی پێ هەیە وەکو ئاوە کارەبایە پرۆژەیە، یعنی زۆر شت هەیە بەڕاستی کە دەبای بکرێ بەداخەوە نەکراوە. ئێستاش کە گرفتەکە هەمووی کۆبتەوە لەسەر ئەوەی کە ئاخۆ بودجە لە عێراق دێیان نایە، ئایا چی دەکرێیان چی ناکرێ، ئایا حکومەتی هەرێم چۆن ڕێک دەکەوێت چۆن ڕێک ناکەوێت. ئەمە هەر چەند ڕۆژێک وەفدێک دەڕوا و دوای ئەوەی کە بودجە لە 12/6 ئەم ساڵ پەسەند کرا، بودجەی 3 ساڵ پەسەند کرا تەبعاً دۆلار بە 70,000 حساب کراوە، بە دۆلار نەوت بە 70 دۆلار حساب کراوە. ئەمە بۆ 3 ساڵە، بەڵام ئێمە تا ئێستاکە بۆ یەک مانجیش وەکو پێویست ئەو بودجەیە نەگەیشتووە و ڕێک نەکەوتون و لەسەر سیغەیەک اتفاق نەکراوە. تا ئێستا ئەو دەڵێ ئەوەی کە تۆ دەیکەی ناعەدالەتیە، ئەویش دەڵێ ئەوەی کە تۆ دەینێری ئەوە ناتەواوە. یعنی بەڕاستی لەو بینەی کە ئەوەی زەرمەندە و ئەوەی کە بۆتە سوتەمەنی خەڵکی هەرێمی کوردستانە، بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان دەمێکە لە مەینەتی و لە ئێش و ژان و لە ئازار و لە ناخۆشیدایە، کەچی هەوڵی ئەوە دەدرێتن بە حساب خۆشگوزەرانی بۆ خەڵک بێ، بەڵام ڕۆژ بە ڕۆژ ناخۆشیەکان بۆ خەڵک زیاتر دەبێ، مەینەتەکان بۆ خەڵک زیاتر دەبێ، ژیانی ڕۆژانی خەڵک زیاتر قورس دەبێ، خەڵک داهاتی ڕۆژ بە ڕۆژ کەم دەبێ و نرخەکان تا دێگران دەبن، پێداویستەکان تا دێگران دەبن، ژیان تا دێ قورس دەبێ. یان تەنانەت ئەنیگە کار گەیشتۆتە ئەوەی کە بەداخەوە ڕێژەی تەلاق زۆر بووە. بەڵێ بەڵێ واللهی ئستاد ئەمە لە بینی هەردوو حکومەتی ژیرمان خواردیە، ئەو دەرێ خەتاوی ئەو دەرێ خەتاوی ڕوونکردنەوە حکومەت هەرێم حکومەتش تاو ناداتن، یعنی لە تا وەزای ئێستا کە خەڵکە دەزانن خەتاکە لە خۆمانە زیاتر، بەس ئەوانش خەتایانی ینی باوەنی لە گەرەمە بەس هەلۆچی بری نازانێت ئێستا خەتا لە لای چیانیانە کەسمکردنەش تاوامان ناداتێ کەس ئەوەکمان ناکات. کاک محەممەد تۆ ڕۆژانە گوێت لە هاوارەکان دەبێت، گوێت لە شیکردنەوە و لە ئەنی پێ دوایە ینی خەلەلەکە لە شوێ بە تاکید، ینی چکە حکومەتی عێراقی دەڵێ حکومەتی هەرێم وەکو پێویست هاوکار نییە، نەوتەکەمان ڕادەست ناکە، حقیقەتی بەڵێ لەولاشەوە حکومەتی هەرێم دەڵێ نا خەتای حکومەتی عێراقە عەدالەت بەکار ناهێنێ، دەستور جێبەجێ ناکە. استاذ مسألة أولية حكومة العراق دريهم 50,000 برميل على سميتها حكومة إلى وتبيجا كان حكومة العراق كوستان دريهما حمش تكمل دوان الشكل توا 19,000 كيد نيري براي من بخينوي خوب والجد إخبار وجدي خلقي وقرار العراق كان حتى كان خوب أنا أفعل فينا. بله دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس زۆر سپاس. بەڕێزان و خۆشەویستان من دیارە کاتەکەم بەرەو کۆتایی دەڕوا، بۆیە ئەو بابەتە دیارە قسە زۆر هەڵدەگری حتمەن مەسەلەی بودجە پەیوەستە بە یەکەیەکەی تاچی ئەم هەرێمی کوردستانە لە هەموو ڕوێکەوە، لە بوارە خەدەمیەکان، لە بوارە
کللتوریەکان لە بوارە سیاسەکان لە بوارە ڕۆشنبیریەکەی لە تەندروستی لە پەروەردە لە هەر هەموو بابەتێک ئەو بودجەیە کاریگەری خۆی هەیە بەسەر هەر هەموویدا بەڵام بەداخەوە دەبینین ئەوە ژوای لێ هاتووە وایان لێ کردووە کە ئاوە بەو شێوەیە کە دەیبینین ناتوانندرێ یاخود نەتواندراوە یاخود ناکرێ یاخود نایانەوێ بەڕاستی کە ڕێکەوتنێک بکەن لە ڕێکەوتنەکەدا هەموو جار دەرن بەرژەوەندی خەڵک هیوادارین کە فعلەن هەوڵ دەن بۆ بەرژەوەندی خەڵک و بابزانین کە ئایا نەتیجەی ئەم چێشمەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەگا بەشوێ هیوادارین کە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بگەن بە خۆشی و بگەن بە تەواوی ئەو خزمەتگوزارانی کە پێویستیان پێ هەیە تا ئەڵقەیەشتر تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ